مزگەوتی هیران یەکێک لە کۆنترین مزگەوتەکانی ناحیەی هیرانە سەر بە پارێزگای هەولێر. ئەم مزگەوتێکی کۆن و خزمەتگوزاریە بۆ خەڵکی ناوچەکە، بە وردی ساڵی دروستکردنی دیار نییە، بەڵام بەڕای خەڵکی ناوچەکە مێژووی دروستکردنی دەگەڕێتەوە بۆ سەدەی ڕابردوو. قۆناغ بە قۆناغ ئەم مزگەوتە نوێ کراوەتەوە. بەڵێ لێرەدا ئەو مزگەوتە بە تەمەنی من بیدایەتی دار بوو، کاریتە بوو، دیواری قوڕ بوو، هەموو شتەکانی ڕێک و پێک بوو بە حەقەت. بەڵام ڕژێمی بەحەسکاتی ئەنفال و ساری هەشتا و تێکدانی وڵاتان و کوردستان و کە هەموو ئەنفال کرد و تێکیدا و هیران و هەموو شوێنێک ئەو مزگەوتە تێکدا بە خۆم دیتم ئەو هەموو کەت بۆ ناوی ئاوێکی زۆری هەبوو. دوایێ ماریان ئەوە بیخوا خێریان بنووسی هەموو لە بەرمەتیدانی حکومەتی هەرێم و خەڵکی خێرخواست مزگەوتەکان بنیات نایە و دروستیان کردەوە. بەڵام کەم و کوڕیشی زۆرە لە حەقەتدا ئەگەر پیاوێکی چاک و خێرخواز و باش هەبیتن ئاوەدانی بکاتەوە گەورەی بکە بە حەقەت زۆر شتێکی پێویستە. چونکی خەڵک زۆر ڕوو لێرەکە گەشتیار خاستن گەشتیار خەڵکەکی زۆر ڕوو لێرەکە خاستن لە فەستی بەهار و هاوین و پاییز و ئەوانەدا. مزگەوتەکە مزگەوتی زۆر خۆشە، بەڵام بە حەقەتیش گچکە. لە ڕووی تەلارسازی مزگەوتێکی سادە و گونجاو بە ژینگەی گوندیە، دیوارەکانی لە بەرد و خشت دروست کراوە. چونکە ناحیەی هیران ناوچەیەکی ساردە و گەشتیاریە، بۆیە دیواری ئەم مزگەوتە کاریگەری باشی هەیە لەسەر ساردی و گەرمی. هەر ئەمەش وای کردووە کە خەڵکی ئەم ناوچەیە بەردەوام سەردانی ئەم مزگەوتە بکەن تاوەکو نوێژ و خواپەرستی تێدا ئەنجام بدەن. بەپێی ئەو زانیارەی کە ئەمنە زانێم، ئێرە هێران جێی بنەمارەی شێخەکان بووە، شێخی نەهیرانێ. زۆر بەناوبانگ بە دەروێشی هەبووینە، مریدی هەبووینە، وەختی خۆ خەڵک زۆر ڕووی دێرە ئەکرد. جێگای دەروێشەکان بوو، دەفلێدان و زەرگە لە خۆدان و شیر لە خۆدان و ئێرە یعنی تەریقەتی قادری بووە. ئێرە تەریقەتی قادری بووە، دەروێشەکان زۆر لێرە خڕەبوونەوە. هەموو جارێ ئەوە مەرقەدەکانی شێخەکان لێرەنە، هەمووی لە ژێر ئەو گردەینە هەمووی تونێریان لێدایە، لە تونێرەکان شاردراینەوە. جا ئەمێن بەنسبەت وەکو شارەزای هێرانێ بەو شێوەی زانیتم و شارەزامە و خەڵک دەهات لەسەر مەرقەدەکان دوعایانە کرد و ئەپاڕانەوە و خوایە و خاتری ئەو مەرقەدە ئەو شێخانەی کە بنەمارەکی گەورنە و ساحب مرید و دەروێش و ئەوانەنا خوایە دوعاکانمان قبول بکەی. زایوە بووە مەسەلەن زۆربەی شێتەکان هینایتیانە سەر مەرقەدەکان، شێتەکان چابووینەوە، خەڵک زۆر ڕووی دێرە ئەکرد. دەروێش داهاتن مەسەلەن وەختی خۆی بە دەف و لێدان و لەو ڕێ بە دووری بە پێیا وەنە برەی هەنگی سیارە و ئەو شتە نەبووە. دەروێشەکان داهاتن لێرە لە تەچەی مارێ شێخی خڕەبوونەوە، نان و خواردن و تەرتیبات هەمووی لە مارێ شێخی بوو. ئێستاش مارێ شێخی وەکو برەی کزایەتەکی پێوە بووە لەو وەزعی ئێستا وەزعەکە، یعنی کز بووە و دەروێشایەتی بەو شێوەی وەکو زاران نەمایە و خەڵک زۆر نابینی مەسەلەن ڕووی تێ بکە. نەخۆینە ئێران لە قەدیمەوە هێران پێێرێن نەک ئیران. هێران بەناوبانگ بوو، جێی شێخ بوو، جێی دەروێش و مرید و ئەوانە بووە. بەڕاستی جێگایکی پیرۆز بوو لۆ خەرکی ئەو سەردەمی پێش ئێستاکە. بەس ئێستاکە وچی برەی وەزعەکە گۆڕایە و ئیدی خەڵک بڕک ئیمانی زەعیف بووە، وەکو جاران نەمایە. ڕۆڵی کۆمەڵایەتی شوێنی نوێژ و دوانەی ئاینی کۆبوونەوەی خەڵک و چارەسەری کاروباری کۆمەڵایەتی تێدا ئەنجام دراوە بۆ خەڵکی ناوچەکە. ڕۆڵێکی کاریگەری هەبووە لە چارەسەرکردنی گرفتەکانی ناوچەکە.
ئەمە کە زانیتمان ئەوە دەیە خانزادی سۆران درستی کردی ئەو مزگەوتە تەمان ئەو درستی کردی ئەمە لە بیریمە نییە ئەمەی بە لە فکرمان بی کە پێیان گوتین ئەو درستی کردی ئەلە ساس ئەوزا نازانی تارەکە لە کەنجێ لە کەنجی نازانی تەمان لە گۆمەڵی بەدەوانە بزان تاریخی ئیوی چەندە دەریان مزگەوتە ڕووی لە ڕۆژهەڵات بیت ئەلە ساس خانزادی سۆران درستی کردی ئەوزا نازام ئێستاش ئەمە وایە یانوە نییە معلوماتەکە ئەو هەم ئازانیە لێمان جێمان لێ بۆ گیانم ئەمە ئەوی فکرمان بە ئەوی تکە چناری لێشی تیلەوانێ تەمەنی 700 سال بی ئیمکانم 700 سال ئەوەی کەمە جێمان لێ بۆ بەری ئەوانەی کەمە فکرمان بێت بی یەکەم مەلا عەزیز بۆ لێرە کە من بیدیتیتم بەری مارێ کاچی بۆ بەری دومین مەلا ئیسماعیل هاتیە مەلا ئیسماعیل فریزیە ئەو هاتی لێرە لە دوی مەلا محەممەدێک هات ئەویش ئیلای بۆسچینە لە دوی مەلا محەممەدێککە هات لە دوایویش مەلا مەعاس هاتیە ئەویش چەند ساڵن لێرە بە 4 ساڵی یەکە پێش 6 ساڵە دەوام کردێ 3 ساڵیان 4 سال دەوامیان کردی الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله الله أكبر الله أكبر سمع الله السلام عليكم ورحمة الله الله أكبر هیران و نازنین وەکو بیستیتم ئەمن لە گەورەکانمان دوو خوشک بووینە هیرانی ئاوەدان کردەوە نازنین ئاوەدان کردەوە بە دوو شاتی هیران و نازنین ئەوە بووە هیران ناحەیە بەڵام نازنین دێ گوندە نازنین سەر بە قەزای کوێیە هیران ناحیە هیران سەر بە شەخلاوەیە ئەو مزگەوتە وەکو جێمان لە گەورەکانی خۆمان بووە ئەوەتی هەیە کە دەرێن خانزادی سۆران بنیەی مزگەفتەکانی نایە هەر شوێنەی ئاوی لێ بووە داری چناری چاندیە ئاوەدانی کردیتەوە ئەو کۆمەرە خەڵکیش لێرە جێنشین بووینە و ئاوەدانیان کردووە ڕەز و باغ و کاسبی و کاروان و ژیانیان پێکەوە بە لێرانە هەموو پێیەکەوە ژیاینە و بنەماری ماری کاچی هیرانش بنەمارەیەکی زۆر گەورە و لێهاتوو بووینە و دائیمەن لە پێش شوازی خەڵک و خزمەتکردنی خەڵکی دابووینە و ئێستاش لەگەردابیتن قەدر و ڕێزێکی زۆریان هەیە وەکو شێخانی هیران شێخانی قادری بەڕاستی ئەو پەڕی قەدر و ڕێزیان هەیە لای خەڵک و لای هەموو کەسە کاچی هیرانی ئەوەی بە تەمەنی من کاک مستەفا پێی دەرێن کاک سافی بنازناوی سافیە شاعیرە و دیوانی سافی کاک مستەفا بووە لە دوای کاک مستەفا کاک عەلی بووە لە دوای کاک عەلیش کاک شێخ مەلاسانیە کە ئێستا لە حەیات دامایە و لە تەچێە و پیاوێکی زۆر لێهاتوو باشە و زۆر بە کەساتێکی گەورن مەساحەکەی زۆرە لە خوای بەزیاد بووەوە مسافەیەکی زۆرە و ئاردا بەسەری وەیە دومین ئەو دیوە بنەمارەی بەگزادەکانە مارە واحید بەجی ئاغی واحید بەجی یەک لە کوڕەکانی وابزانام لاریان نییە سبینێکە بیدەنە مزگەفت و گەورەیکەن ڕۆژی جومعەی لێ دەکرێ و وەچی دیشی مسلمانان نوێژی لێەکەن و حالێن ئێستا مەلای مامۆستا مەلا ئەمیرە
هەر خزمی ئەو شێخانە ئێستا دیارە بێشێکی زەرور لێرانە نییە پێش هەنجینێشیەکەم مەلا ئەمن بە بیرم دێ مامۆستا مەلا عەزیز بووە کە مامی کاک مەلاسانی بووە لە شێخەکانی هیرانێ کوڕی کاک سافی بووە لە دوایی مامۆستا مەلا مستەفا بووە مامۆستا مەلا مستەفای قازی بابی مامۆستا مەلا عەزی بە ڕەحمەتی بی دکتۆر تاهیر مامۆستا محەممەد کە خاری بابیشم بووە ئەوانم دیتە لێرانە و لە پاشویشی ئەکە هاتینە مەلا ئەتا ئیل ئاخری مامۆستا مەلا ئەمیر لێرانە ئێستا ئیمام و خەتیبی ئێرانەیە و پیاوێکی زۆر یعنی من بابم هەروای دیتە باپیرم هەروای دیتێ مزگەوتەکان هەبووە مزگەوتە بووە ئەو دارچنارش وەکو دەرین خازانی سۆرە هەر شوێنێک ئاوی لێ بووبی داری چناری چاندی و مزگەوتیشی بوون درستی کردی داواکاری ئەومانە خێرخوازە ئەگەر حکومەتی هەرێمە خێرخوازە گەورەی بکە خۆشی بکە کۆمەرە پێویستی بە قاعچی گەورەیە لە بۆ پرسە پێویستی بە عوزرەیەکە لە بۆ فەقێ ئەگەر شوێن و زێگاورگابی ڕمی کۆمەرەك من دانیش پێێن لێرانە دەستی دینی بخوین و مامەساخ دەستیان پێ برێتن دومین زاری وهەیە خەڵک زۆربەی لە دەرێ دانیشی هاوینان شوێن نییە بێتە ژۆرەی ئەوەندە خەڵک ڕوو لەو مزگەفتەی دەنێت و دێتەوە مزگەفتەی بەڵێ بە دیتیتم ئەمێن تەمەنم دەتوانم 12 سال بوو لەگەر بابم داهاتم زۆر جار لەتکانێ دەیگۆ کاندارەکە دوو خەندە شەکرێ کرد دەیگۆ سلێمان هەر لەو فەقییان کەمە چەند فەقی لێرە پێگەیشتینە تەدریسیان کردیان عالمی باشی لێ بووە مەلای چاچی لێ بووە زۆری پێگەیان دێ مامۆستا مەلای ئیسماعیلی کاموسەچی کە ئەمە دیتم مامۆستا مەلا حوسمان مامۆستا مەلا سابیر مامۆستا مەلای ئیسماعیل کۆمەرەك ئەوانم دیتە هەموو پێگەنج هەموو مەلای زیرەک مەلای لێ هاتوو ئێستا هەندێکیان لە حیات داماینە و هەندێکیان نەماینە خوا عافیان کە خوالیان خۆش الحەمدولله سپاس بۆ خوای ئەو مزگەفتە لە مانجی ڕەمەزانی زۆر ئاوەدانە لە دوور و نزیک هەموو خەڵکێک دێتە مزگەوتێ جەماعات دەکا پێنج فەرزە تەراویح دەکاتن و دەشمینێنەوە هەندێک شەوان خاصە شەوانی لەیلەتول قەدر دەمینێنەوە لە مزگەوتی هەتا پاشیوێ و دەچنەوە پاشیو دەکەن و بە ڕۆژی دەبن و بە حەقەت ینی زۆر گەرم و گوڕە مانجی ڕەمەزانێ سوبحان الله زۆر خەڵک بەدینە و بە ڕۆژیە و الحەمدولله زۆر بە تەقوا زۆر هاتووی مزگەفتەکە خەڵکە کێ دێتن لە مزگەوت دەمینێتەوە کەمە خواردنەک دەینی و دەخوا و دوای حەزی لێبی دەگەڕێتەوە ماری حەزیشی لێ نەبی ئەوە بە ڕۆژی بووە و تاکو سبینێ و ئێوارەدا بەڵێ یەکەم مزگەوتە کە هیران ئاوەدانی هەبووە ئەو مزگەفتە هەبووە خەڵکیش لە دووری نزیکەوە یعنی هەیە کە دێ لە شوێنێکی دوور دەرێ ئەچمە مزگەفتە هیرانی لەوێ نوێژەکەم یان بیبینێت چونکی ئەو سوبحان الله ئاوەکەیشی بوو ئاو نەما ئەگەرنا شوێن بڕوان ناکەم شوێنی وەچی مزگەفتی هیرانی خۆش هەبووبی ئەوە نییە کەس لە مزگەوت نامینێتەوە لەبەرەوەی هەموو دۆست و برادەر و عیلاقاتیان هەیە و یاخۆت شوێن هەیە و ئیمکانیەتیان هەیە و خانی هەیە دەیگریتن و لێ دەمینێتەوە و بەڵام لۆن بێژە دێنە مزگەفتێ ستا من دۆست و برادرم زۆر عەرەبن لە فەلوجە و لە گەرمە و دەوا لێرە بوون نازعین بوون ئاوارە بوون ئێستاش لەگەردابی کێ دەچمەوێن دەرێ یەکەم جار لە مزگەفتێ دەپرسن ئەرێ مزگەفت هەروەکی پێشان خۆشە لەوێ دەیان بینم دێنەوە ڕۆژ هات نەکرم هەندێکیان زۆر بەڕاستی هیران خۆشەویستە لای هەموو خەڵکی بە تایبەتی مزگەوتەکەشی زۆر لای هەموو موسڵمان و ئیمانداران الحەمدولله قەدر و قیمەتی زۆرە کاچی هیرانی ئێستا کاک مەلاسانی لە حەیاتدایە لە جێی کاک عەلی بابی کوڕەکانی الحەمدولله زۆرن لێرەنە و لە شارینە و بەڵام تەچیا سەرپەرشتیاری مزگەوت بۆ دائیمەن لە خەمی مزگەوتدا بووە و ئەم مەلەهات بیتێران هاوکاریان کردی و یارمەتیاندایە و خەڵکە کات بیتێ غەریبە بووی مابیتەوە لێرانە ڕێگای نەبووبی بریتیان لە تەچێ و نانیان دایتێ و خزمەتیان کردیە و ئێستاش قەدر و قیمەتی شێخەکان ڕەها زۆرە لای خەڵکی هیران و لای هەموو خەڵکی ئێستاش کە بوو کوڕیەکەبی مان لاریان نییە و سارەسەریەکەن و زێبەجێیەکەن و قوربانجیان وەکو پێشان مانجی ڕەمەزانان لێرە لە عوزرەی دەیان کرد لە تەچێش دەکرێت ئەوانەی کە دەروێشن و ئیتیمای خۆشەویستی مالی شێخیان هەیە لە دوورەوە دێن و مەولود دەخوێننەوە و یەک لەوان ئەو کاکاسوەیە کە ڕۆیش خۆی قورتار کرد کراجی کرد ئەمەی و دانیشتنەنگۆ ئێست ئەمن دێمەوە ئەو یەک لەوانە دەنجشی خۆشە کاکە دڵشاد دەستانە خۆشە یادی بەخەڕەمی دەجێتان لە دەنج کاک دڵشادی بووبی نەخۆش ئێستا لە مارێ و ماوەی سارەکە ئەرێ وەڵڵاهی کوڕێکی چاکە دەنجی خۆشە و مەولودی خوێن وڵات زارێکیان خەڵک زۆر هات بوو میێوانی ماری شێخی خەم بەخۆ لێوێن دەرێ بوون مەولودێکی زۆر گەوریان خوێندەوە لێرەش دەخوێندرێتەوە لێرەش دەخوێندرێتەوە جار و بار ئەوە خوارزای کاچیە هەر لەوانە هەر کوڕی ئامۆزاشتی و کوڕی خوشیشیتی کە مامۆستاهانە هەم مەلاشە لە تەچەی و
زۆر جاریش مامەسەمە لە ئەمریکا ئامادە نەبیتن نەخۆشە بەینەک بچوو بۆ ئێرانێ ئەو وتاری ئاینی خوێنیتەوە. بە گێڕانەوەی پیرانی هیران ئەم مزگەوتە لە کاتی سەختی ژیان جێگای کۆبوونەوەی خەڵک بۆ و خۆراک و یارمەتی لە نێوان خەڵکدا دابەش کراوە. لەو ماوەیەش ئەم مزگەوتە جێگای چارەسەرکردنی کێشەکانی خێزانی ئەم ناوچەیە بووە کە مەلاکان بە یاسای شەرعی و ڕێنمایی دینی ئاگری کێشەکانیان کوژاندۆتەوە. هەروەها وتراوە لە کاتی شەڕ و ناخۆشی ئەم مزگەوتە پەناگەی خەڵک بووە. تەمعا لە ئەوانەی لێرە بە زۆری مارە شێخی کردیان لەکن مارەوان بووە برین نێزیکە وەنیا زادەیان بێ لەگە تەچێ تەمان ئەوان لێرە سەرپەرشتیان کردی تاکو پێیان کرابی ئەوەندی پێیان کرابی برین ئێستا شار برێن بزگەفتەکە ڕعادیوانە ئەو بزگەفتە ڕعادی بنەمارە کاچیە ئیمارێ شێخی برین امکان لە لەوانێ دەمە لە هاتە ئێستا هات بن لە ئێرە ئەوەندی بەتەمانی ئەمە بەفکرماندی دەمە لە هااتێ لێ دەوامی کردی ئەوی ئەمە بزانانی معلوماتوان هەی بەری ئەوەل جار برین خۆر بووە لە بەرد و خۆری کرا دوایە کە گوندەکان تێک و نیسان ئاوادان کرایتەوە لە هەینەوە ئەو بینایی لێ کرایتەوە ئەبە فکریمە 2000 گۆڕانکاری بەسداهاتیە ئەوە ئاخر جارە کە کرای ئێستا عالێن دەیبینی ئێستا ئەو ئاخری جارە کە بینا دامەزرایتەوە مزگەفتەکە تاوان گۆڕانکاری زۆری هەبووە و فەرقێکی زۆریش هەبووە هەم دیوارەکە ئەستور بووە ئیمکان دیوارەکە نیو مەتری زیاتر ئەستور بووە بەرین بووە و خۆریش لەسەر بەتەوانەوە خۆرە گەرمە هەم لەوە هاوینەش فەنێک بووە ئاوەکی زۆریش ئەوها نەبووە ئاوەکی گەلک زۆری هەبوو گۆڵان 6 بیریان پێ بکەی 6 بیر ئیش بکەن هەندێک 6 بیریان دەبوو ئەو ئاوە ئەو کارەکەوێ ئەوەل جار هیران یەک پەرتوبراو نەبووکی ئێستا هەمووی لە سەیەک گوندەکە لە سەیەک بوو ئەو کارەکەی ئەوێ مزگەفت جێیەکی پێوریزم بەقەدەسە و هەم لۆ مردی و هەم لۆ تازی و هەم لۆ هەر ئیشێکی شەرعی هەبی مزگەفت پێویستە لۆ هەموو کارەکانی پێویست لۆ گوندی لۆ هەموو گوندەکی بەس خاستن ئێرە ئەم مزگەفتە کە سەر بە سەر مارێ کاچی بووە و هەروەوان سەرپەرشتیشان کردێ برین ئاگیان لە ئێستا شەر ئایدیوانە برین هۆکارەکە ئەوێ مزگەوت پێویستی هەموو کەس پێویستی مزگەفتە پێویستمان پێیە وەنیا دەمنۆن منە جەنازەك دەبی یەکدەمری دەهین نەمزگەفتی لۆ شوشتن هەر دەهین لێرە وەنیە لۆ کوفن و دفنا دەبین لێرە وەنیا و تازیەک بێ هەر چێک بێت دەبینە مزگەفتێ بکرێت هیچ جێشکەوە فراوان نەبووە ئەمە تازەی لێدابنێن یاخود دانیشی مەسی لێ بگرن وەنیا جێش وا فراوان نەبوو پێشان خاتن پێشان زۆر پێویستیان پێ بووە کە پێشان خانیەکان گچکە بووینیان ئیهۆی نەبووینەکە لێ دابریشن مزگەفت لە هەموو جێیەکی پێویستتر بەلۆ خەڵک ئیسفادەی لێ کردیە جێگایکی مقەدەس بوو تەچیان هەیە ئێستاش وابزانم تەچیان هەرمایە تێگەی لە داهاتن هەموو شەو لێرە ئەمانەوە یعنی بە دووسێ ڕۆژ لێرە ئەمانەوە ئیدی شیر و تەریقەت و ئەو شتانیان لە بنەمارە شێخەکەی وەرەگرت دەوریان هەبوو خەڵک ئەمن لە منتقەی سۆرانم بەس لەوێن دەرێن یعنی ناو ناوبانگی ئێرانە شێخەکانی هیرانێ زۆر بەناوبانگ بوون بەس هەوڕۆکە وچی برەی مەسەلەی ئەو وەزعی کە بەسەر ئەو ملەتەیدا هات ئیدی وەزعەکەی شێخەکان گۆڕانکاری بەسەردا هات کوڕە پێشی مەلایەک احترامەکی گەلە گەورەی هەبوو ڕێژی لێ ئەژیرا ئێستاکەکە خەڵک ئابینی مەلایەک ئەگەر کەشیدەی لەسەربی زۆر کەس هەیە یعنی پێی ڕابێری باوڕی تەبی نانە هەر لەو مزگەوتانە بووینە لێرانە ئەوە تەچیان لێرانەیە داهاتن لێرە لە ناو مرید و دەرویشی خۆیان دائانیشتن ئەو شێخانە تەبعەن تەریقەتیانە دانێ ئیدی دەف لێدان و زەرگە لە خۆدان و ئەو شتانە هەبوون لێرانە بە قورئان ئەو کزێ و چیبرەی وەکو جاران خەڵک یعنی متەدەین نییە خەڵک ئێستا متەدەین نییە پێشا خەڵک متەدەین بوو یعنی ئەگەر شێخ بەرنامەیەکی قسەی خۆشی لۆ کردبایە دین ئەو هایە خوا و پێغەمبەر ئەوانە ئینسان تەئیدیە کرد
بەس بەڵام ئێستا گەنجی ئەو سەردەمەی لەبەر ئەو فەیسبووکە و بینەوە بەردەی کەس شێخ و ئەوانەی هەوەبیر نەمایە هێران و نازەنین پێکەوە ڕەبت بووە یعنی خەڵک هەر ناوەکە ئەو هابووە هیران و نازەنی یعنی ناوەکە وەکو ناو لێنانەکەی ڕەبتی یەک بۆ نازانم نازەنین دوورترە یان نێزیکترە ئەوە ناوەکە لە قەدیمەوە ئەو هایە هیران و نازەنین جێی دەروێش و مرید و خانەقای شێخەکانی هیرانێ و ئەوانە بووە. تایبەتمەندەکانی مزگەوتی هیران سادەیی و ڕەسەنایەتی گوندی پەیوەندی قوڵ و بە ژیانی ڕۆژانەی خەڵک جێگای فێرکردنی قورئان بۆ منداڵان ناوەندی ڕێکخستنی کاروباری کۆمەڵایەتی متمانەی گەورەی خەڵک بە مەلا و مامۆستاکان ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم مزگەوتە بوونی هەبووە جێگایەکی پیرۆزە لای خەڵکی ناوچەکە لە مێژووی خۆیدا ئەم مزگەوتە چەندین مامۆستای ئاینی توانیویانە خزمەتی ئەم ناوچە و مزگەوتەکە بکەن لەوانە مامۆستا عەزیز مامۆستا ئیسماعیل مامۆستا محەممەد مامۆستا مەعاس و چەندین مامۆستای تری ئاینی کە ڕۆڵێکی کاریگەریان هەبووە لە بەرەو پێشچوونی ئاین لە ناوچەکە و هیران بە تایبەتی ئەوەی جێگای خۆشحاڵیە ئەم مزگەوتە لەم ماوە دوور و درێژەدا تاوەکو ئێستاش بەردەوام جێگای نوێژ و خواپەرستیە هیچ کات دەرگای بەڕووی نوێژ خوێنان دانەخراوە